بەڵێ بەڕێزان هەر تایبەت بە بردنەوەی نازناوی خولینابی کوردستان لەلایەن یانی سیروانی نوێوە قسەی زیاتر دەکەین گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێزان کاک ڕزگار عەلی ڕاهێنەریانی سیروانی نوێ و هەروەها باکۆ عەلی یاریزانی سیروانی نوێ کە بە خۆشحاڵیەوە لە ستودیۆ لەلای ئێمە میوانن. بەڕێزان بەخێربێن. سەرەتا مێ پیرۆزبایی بەدەستهێنانی ناسناوەکەتان لێ بکەم. پیرۆزتان بێت. بەخێربێن. کاک ڕزگار سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەمەوێت بپرسم ئامادەکاریەکانت لاوەرزی نوێ لە کاتی ئامادەکاریەکانت بۆ وەرزی نوێ پێشبینی چیت بۆ تیپەکەت هەبوو؟ بەڵێ سپاسانەکەم سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە پێشەکی حەزەکەم پیرۆزبایی لە شاری سلێمانی بکەم بەگشتی و بە تایبەتی لە هاندەرانی یانەکەمان و هەموو هاندەرانی یانەکانی شاری سلێمانی و دەوروبەری چکە ئەمە بۆ یەکەم جارە یانێکی شاری سلێمانی بتوانێت بە فەرمی ئەو ببێتە بە پاڵەوانی ئەو خولە. بەنسبەت پرسیارەکەشتەوە ئێمە پار و پێراریش کە لە خولی ناوی کوردستان بەشداریمان کردو لە بەدوای ئەوەی کە لە دەرەجەیەک و سەرکەوتینەتەوە توانیمانە ئاسێکی باش پێشکەشکەین، توانیمانەیەکێ بین لەو تیپانەی کە ڕکابەر بین ئەو ساڵانی پێشتریش ئەم ساڵیش کە خۆمان ئامادە کردو خۆمان بۆ ئەوە ئامادە کردووە کە تیپێک بین بتوانین ڕکابەری بکەین لەسەر پاڵەوانێتەکە. سپاس بۆخوا ئامانجەکەمان هاتە دی خۆش دەزانی ئەو ئامانجش بە تاختەنیا بەس بە ڕاهێنەر نایەتە دی یا مەسەلەن ستافی ڕاهێنەر نایەتە دی. ئێمە لەسەر و هەموویەوە دەستەی کارگێڕی و سەرۆکیانە زۆر پاڵپشتمان بوون. لە دنیای وایە هەچ دەستی کارگێڕیەک پاڵپشتی ڕاهێنەرەکەی بکات دەستەی ڕاهێنەران کات و لۆدی نەخاتە سەر و زەختی نەخات سەر و ئەو پێداویستیانی کە داوای ئەکا ڕاهێنەرەکە بۆی جێبەجێکرێ نیسبەتێکی زۆر لە سەرکەوتنەکەی ئەگەرێتەوە بۆ دەستەی کارگێڕی. ئەمە خاڵێکی تر ئەو یاریزانانەی کە ئێمە دەستنیشانمان کردبوون یان چۆنەڵی هەڵمامژاردبوون کە ئەمساڵ لەگەڵمانە لە تیپەکە بەشدار بن ینی توانیمانە چەند یاریزانێکی ئازبەرز زائیدەن ئەو یاریزانانی کە لە تیپی لاوانی خۆمانەوە کە هەمان بووە ینی ئەوە کۆمەڵی خاڵەکە بۆتە هۆی ئەوەی کە لە بیدایەتی خولەکەوە تیپێ بین کە ڕکابەری بکەین لەسەر نازناوەکە. سوپاس بەخوای گەورە لە کۆتاییە توانیمان بین بە پاڵەوانی خولەکە. بەڵێ وەکو داواکاری ئیداری هەر لە سەرەتای خولەکەەوە داواکاری ئیداریانی سیروانی نوێ لا بەڕێزت وەکو ڕاهێنەر و یاریزانەکان چی بووە؟ داواکاری چیان هەبوو لە ئێوە؟ بەڵێ وەکو پێم وتی لە پرسیارەکەی شاری ئەمە دەستی کارگێڕیانی چەند ساڵیش کە من لەو یانەیە ڕاهێنەرم ڕۆژە لە ڕۆژان زەختێکیان نەخسۆ سەر ئێمە بڵێ وڵی کە داواکاریان ئەوەیە کە تۆ بەشداری خولەکەت کرد ئیلا ئەبی بە پاڵەوان بەس خۆی لە دنیای وەرشا وایە هەچتی پێکە بەشداری هەش خولێکی کرد تمۆحی ئەوەی هەیە چ دەستی کارگێڕی بێ یا چ دەستی ڕاهێنەرا بێ یا چ یاریزانەکان بێ ئەیانێ ببن بە پاڵەوانی خولەکە. بۆیە وەکو پێم وتیت ئەوەی یەکێ لە حاڵەتە ئیجابەکانی کە بە تایبەتی بۆ سەر من ئەوە بووە کە ئێمە هیچ لۆدێکمان لەسەر نەبووە لە دەستی کارگێڕیەوە زەختێکمان لەسەر بێت کە بڵێن ئیلا ئەبی ببی بە پاڵەوان عادەتەن ئەو شێوە تەعاملانە لەوانەیە کاریگەری سلبی هەبێ بۆ سەر ڕاهێنەر و کە کاریگەری سلبی هەبوو بۆ سەر ڕاهێنەرەکە ئەگوازرێتەوە بۆ سەر یاریزانەکانی. بەڕاستی ینی لەو ڕۆ دەستی کارگێڕیانی وەشی سیروانی نوێ نمونەیە و من وەکو پێشم وتی چەند ساڵێکە لەگەڵیانە ئیش ئەەکەم ئەو پێداویستیانی کە ئێمە داوامان کرێ هەمووی لە کات و ساتی خۆیان جێبەجێکراوە. بەڵێ کاک ڕزگار وەکە زانین هەموو تیپێک لە کاتی بەشداریکردن لە خولەکاندا ئاستەنگی دێتە پێش. ئێوەکو یانی سیروانی نوێ چ ئاستەنگێکتان هاتوۆتە پێش تا ئێستا؟ ئێمە لە ڕووی ئیداری و هیچ ئاستەنگێک نهاتوۆتە پێشمان بەس لە ڕووی لەوانەیە پێکانی یاریزانەکانەوە لە پێکانی یاریزانەوە لەوانەیە ئەو ئاستەنگەمان هاتێتەوە پێش و ئەوش لە هەموو جیهانە چۆنەڵی وایە ئیترکە کە ڕاهێنەر یاریزانێکی سەرەکی تووشی پێکان بوو لەوانەیە ئاستەنگی بێتە پێش بەس سوپاس بەخوا ئێمە بە شێوەیەک ئەو تیپەمان پێکێ نابوو ینی احتیمادمان لەسەر یاریزانێک نەبووە احتیمادمان لەسەر هەمویان بۆ یاریزانێکمان کە پێکانی هەبووە ئاستەنگیەک هاتوێتە پێشەوەمان لە ڕووی فەرنیەوە لە ڕووی هونەریەوە توانیمانە ئەو یاریزانە بەدیلەی کە لە شوێنی یاریزانە ئاساسیەکەیە لەوانەیە لە ڕووی هونەریەوە زۆر باشتر ئەو ئاستی جێبەجێ کرد بێت و ینی بوو بێتە هۆی ئەوەی کە لەو یاری کە ئەو یاریزانە یاری کردووە سەرکەوتنمان بەدەست هێنابێ ینی تەنها ئاسەنگی ئەوەی کە هاتوێتە ڕێگەی ئێمە بەس لە ڕووی ئەوەی پێکانی یاریزانەوە بۆ لە ڕووی ئیداری و هیچ ئاسەنگێک نهاتوۆتە ڕێگا. کاک باکۆ عومەر یاریزانێکی ئاسبەرزی یانی سیروانی نوێ و خولینابی کوردستان کە لە مەرزەدا وەک دەبینین ئاستێکی بەرزت پێشکەش کردووە پیرۆزبایی بوون بە پاڵەوان لە یەکەم دووبارە. ئەمەوەک ئەوە دەپرسم تۆ وەک ئەزانین کە پێشتر یاریزانی پێشمەرگەی سلێمانی بووی چی وای کرد کە ڕووبکەیتیانی سیروانی نوێ؟
سەرەتا بە ناوی خۆی گەورە میرەبان زۆر سپاس بۆ کەناڵەکەتان بەڕاستی من لە پاش ساڵێک پێشێسە تووشی پێکانێک بووم کە گەڕامە بۆ یاریگاکان ڕاستی نەمەتوانین لە کەلانی پێشمەرگی سلێمانی بەردەوام بمەوەی چەمەکارێکی تایبەتوانێ سپاس بۆ کاپتن ڕزگارەکەم کە بانگێشیانی سیروانی نوێی کردم و توانیم ئاستێکی باش پێشەشکەم لەگەڵەوەیانی و ببینە پاڵەوانی خولی کوردستان بەڵێ کاک باکۆک ئەزانین کە یەکدەنگبوونی یاریزانەکان یەکبوونیان لە یانەکەدا لە تیپەکەدا گرنگی خۆی هەیە بۆ بەدەستێنانی نازناو ئایا لە یانی سیروانی نوێدا ئەمە هەبوو بەتاکید زۆر بەدڵنیایوانێ شتێکی زۆر وازە بوو لایەنەکەمانە هەم یاریزانی بەدیل و هەم یاریزانی ئەساسەکەمان یەک دڵ بوون ئەوەی یاری بکردە ئەوەی یاری نەکردە گرنگە و تیپەکەمان سەرکەوێت و سێخاڵ یارەکە بەدەست باشە وەکو یاریزان یانی سیروانی نوێ کە ئەم پاڵانێتتان بەدەستێناوە تا کۆتایی پاڵانێتەکە قورستترین یاری یاخۆت قورستترین ڕوبەڕووبنەوە کە تا ئێستا تا کۆتای خولەکە ڕوبەڕوو ببێتەوە کامە بووە وڵی هەموو یاریەکان وەکو خۆی بەڕاستی هەمووی گرنگ بۆ قورس بۆ بەلامانەوانێ بەس بە تایبەتی لە لای منەوەی گرنگ بوو بێت یاری هەندرێم و لە یاریگەی خۆمانەوەتوانیمان سەرکەوتنیان بەسەر دەستبێنین و بچینە ڕیزبەند یەکەمی خولەکە باشە کاک ڕزگار وەک دەوترێت ئەگەر بتێت ناسناو یاخود ئەنجامێکی باش لە خولەکدا بەدەستبێنیت پێویستە کە یاریزانە یەدەکەکانیشت وەکو پێویست بن ئایا تۆ کوڕاهێنەر لە یانی سیروانی نوێ تا چەند پشتت بە یاریزانی یەدەک بەستووە یاخود بە جۆرێکتر پرسیارەکەم بکەم ئایا یاریزانە یەدەکەکانیشت وەکو یاریزانە ئەساسیەکانت ومێدت پێیان بووە کە هەر یاریە و بە جۆرە پێکاتێکەوە یاریت کردبێ بەڵێ ئێمە تاوان پشتی سەرەکیمان بە یاریزانەیەکان شمان بەستووە احتمال لەسەریان بووە من یەک نمونەت بووێنەوە لەسەرە و پرسیاری جەنابەت عادەتەن لە تۆپی پیا حساسترین مرکزی گۆڵچیە باشە ئەمە یاریمان هەبوو لەگەڵ یانی شیروانە گۆڵچی یەکەممان و گۆڵچی دووەمان پێکانیان هەبووە باشە گۆڵچی سێمان خستۆتە ناوە ئاستێکی باڵای پێشکەش کردووە کە توانیوێتی شوێندەسی دیار بێت لە سەرکەوتنی تیپەکە و سێخاڵی یاریەکە بەدەستبێنین ئەمە یاریەک یاریی ترمان هەبووە لەگەڵ یانی هەندرێنە گۆڵچە سەرەکیەکەمان لە یاری چەمچەماڵە تووشی دوو کارتی زەرد بوو بۆ یاری داهاتوو یاری نەکرد گۆڵچی دۆمان یاریمان پێکردووە ئاسێکی باشی پێشکەش کردووە و توانیمانە سەرکەوتو بن ئەمە دەلالت لەوە ئەکە ئێمە اعتمادمان لەسەر هەموو یاریزانەکان بووە بە یاریزانە سەرەکیەکان و بە یاریزانە یەدەکەکان و لە بیدایەتی ساڵی شاکە تیپەکەمان کۆ کردوتەوە ینی چۆنەڵی حساباتێکی تاوامان لەسەر ئەوانە کردو مەسەنە هەموو مرکزی یاریزانەکان یاریزانە سەرکیەکە چۆن بێت و یاریزانە بەدیلەکە چۆن بێت و ئەو شێوازەی کە ئێمە یاری پێەکەین بگونجێن لەگەڵ شێوازەکەمانە و سوپاس بەخوا سەرکەوتوو بووین بەڵێ ئەگەر پێناسەیەکی ئەم وەرزەی خوڵیناوی کوردستانمان بۆ بکەین بە خاڵە لاوازەکان و خاڵە بێزەکانیشەوە پێناسی چۆنەکەیت من ئێستا گەر لەوانەیە گەر پێناسێکی باشیان بکەم لەوانەیە ڕغنیەکەم بێتە سەر بەحسابیەوەی کە ئێمە بە حکومی بووین بە پاڵەوان بەس لە ڕووی هونەریەوە ئەوەی جێ دڵخۆشکەرەیە لە زۆربەی یانەکانە چەند یاریزانێکی گەنج دەبینران ئەمە خۆی خاڵێکی سەرکیە اینجا خاڵی تر بیرمان نەچێ ئەم شێوازی ئەم ساڵی خولەکە لە چاوپارە زۆر جیاوازی هەبوو یعنی لەگەڵیشیا چەند یانەیەکی مەسەنەن قەزاو ناحەکانی تیا بوو لەوانەیە بە هاندەرێکی سەرسەختیان هەبوو بێ سوپاس بخوای ینی هیچ کاردانەوەیکی خراپ نەبوو لەلایەن هیچ هاندەرێکە لەوانەیە سوتەفاهم هەبوو بێ لە چەند یاریەکە بەس نەبووتە ئەوەی کە وای لێبێت خولەکە ناشرینکەن ینی هەموو بە هەموو لایەک بە هەموو یانەکان بە یانەکانی ناو شار و بەیانی یانەکانی شارۆچکەکانەوە بە هاندەرانەکانیانەوە توانیان ئەم ساڵ جوانترین شێوە هاانی یانەکانیان بن و ئەمەش ئەگەڕێتەوە بۆ جوانی خولی کوردستان بڵێ کەم و کورتی هەبوو بێ لە سەداسەد هیچ شتێ بێ کەم و کورتی نابێ لە ڕووی ئەوەی کە بەهێز بوو بێت لەوانەیە ساڵانی پێشتر خولی نایابی کوردستان لە سەداسەد لەوانەیە بەهێزتر بوو بێ بە زۆکەوەی پێم وتی ئەم ساڵەوەی جێ دڵخۆشکەرەیە لە زۆربەی یانەکانە چەند یاریزانێکی لاو بە دەرکەوتن ئەمەش چۆنەڵی دڵخۆشکەرەیە بۆ داهاتووی تۆپی کوردستان. بەڵێ کاک ڕزگار هەر باسی یاریزانی لاوت کرد دەوترێت کە ڕزگار عەلی یاریزانی لاو لە خولا لە ساڵ بە ساڵ لە خولەکاندا بە دیار دەخات یاریزانی نوێ لە خولەکانە بە تایبەتی لە خولا خولی کوردستانە بە دەردەکەون لە ڕێگەی ئەوە تا چەند گرنگە ڕاهێنەران ئەم ڕێگەی تۆ ئەم ڕێچکەی تۆ بگرنە بەر خۆی گرنگە بەزیترەکەی تۆ سەر هەر ڕاهێنەر و شێوازی خۆی ئێمە هەموو ساڵێک
4 بۆ 5 بۆ 6 یاریزانی تیپی لاوانی خۆمان سەر ئەخین بۆ تیپی یەکەم لەگەڵیشە هی لاوانیانەکانی تریژ ئەگەر بزانانی یاریزانێکی ئازبەرز هەیە ئەی هەنینە ڕیزی تیپەکەمانەوە و لەوانەیە ئەو شێوازی کە ئێمە یاری پێەکەین لە 100% لەوانەیە زیاتر بەو یاریزانە لاوانە جێبەجێ بکرێتە لەوانەیە یاریزانێک مەسەن یاریزانێکی ناودار تۆ لەوانەیە زۆر واجباتێکی بیتێ بۆی جێبەجێ نەکرێت بەس ئەو شێوازی کە ئێمە یاری پێەکەین زیاتر احتیمام ئێمە بە یاریزانە گەنجەکانی چکە یاریزانە گەنجەکانتوان ئەو شێوازانەمان بۆ جێبەجێ بکەن. باشە کاک باکۆ وەکو یاریزانێک تا چەند تۆپی پێ هەنگاو دەنێت بەرەو پێشەوە لە ئێستادا؟ بەڵێ وەڵایی لە خولەکانی کوردستانە بەڕاستی تا ناتوانین بڵێن تا ڕادگیت لە 100% تۆی پێ بەرەو پێش ئەچێت چونکە خولەکە لە یەک ئاستایەت ساڵێکیان بەرەو دووە ئەچیان بەرەو پێش بەتایبەت زۆر بەرەو پێش ناچێت بەس لە خولی عێراقی زۆر باشترە وەک لە خولەکانی کوردستان. باشە ئەیلایانی داوەران تا چەند لایانی داوەران ڕازی بوون لەم خولەدا؟ ئێمە وەکو ینی سیروانی نوێ 100% لە داوەرانی خولی کوردستان ڕازی زۆر باش بوون و لە هەموو یاریەکانە حەقی یاریەکانیان ناوە. بەڵێ کاک ڕزگار سیروانی نوێ پەڵاوانبوونی خۆی لەم خولەدا ڕاگەیاند پلانی داهاتووی تۆ چییە؟ ئایا پلانت هەیە کە لە دوای ئەم خولەوە بەشداری لە خولە عێراقیەکان بکەیت یاریزانەکانت تواناکانی خۆیان لە خولی عێراقی بەدیار بخەن؟ ئێمە پیلانمان جارێ دوێنێ خولی نایبی کوردستان تەواو ینی ئەبێ چاوەڕێی دەستی کارژێڕیەکەین بزانین چ پیلانێکیە بۆ ساڵی ئایندا ئەمە لە سەر و هەموویەتی ئەگەر لە حاڵەتێکە باسی خولی عێراقیشکەین ئەگەر دەستی کارژێڕی ئیمکانێتی مادی هەبێت لە 100% ئێمە هیچ کێشێکمان نابێ ئەتوانین بەشداری بکەین بەس خۆتە زانی خولی عێراقی ئەبێ ئیمکانێتی مادی باش لەبەردەستا بێت چکە ئێمە پێشوەخت تەجروبەمان هەبووە لەگەڵ خولی نایبی عێراق لەوانەیە بڵێم یەکەمیان نەبووین لەسەر ئاستی کوردستانە کەیان عفو لەسەر ئاسی سلێمانیا کەیانی سیروانی نوێ لە خولی نخۆی عێراقیە بەشداری کردو تەجروبێکی باشمان هەیە بەس خولی عێراقی ئەبێ ئیمکانێتی مادی لەبەردەستا بێ ئەگەر دەستەی کارژێڕی ئێمە ڕاستپارت کە بەشداری خولی نایبی عێراقین و ئەو پێداویستیانی ئێمە ئەمانەیە لە ڕووی کوالیتی یاریزانەوە لە ڕووی ئەو تێچوونانی کە پێویستەکە لە خولی نایبی عێراقا بۆمان دەستەبەرکەن لە 100% لە هەموو ڕێکەوە ئامادەین کە بەشداری خولەکانی عێراق بکەین. باشە کاک ڕزگار ڕێنەران چی بکەن بۆ بەرەوپشتنی ئاستیان وەک دەزانین کە لەم ساڵانەی دواییە کردنەوەی خولی ڕایەنان بۆ ڕێنەران کەم بۆتەوە ئایا چیتر بکرێت بۆ ئەوەی کە ئاستی ڕێنەران بەرزتر بێتەوە؟ خۆی ئێستا گەر بڵێن خولەکان زۆر ینی ئێستا لەوانەیە ئێستا ئەوەی لە شاری سلێمانیا ئەوەنێ ڕاهێنەرمانەیە شاهادیسی هەبێت یابی هەبیە ئەی هەبێت ینی بەڕاستی ئێستا کێشەکە لە ڕاهێنەرانی کێشەکە لە یاریزانە ڕاستە بەس من ئێستا گەر ڕاهێنەریش بم ئەگەر یاریزانەکانم لەژێر ڕێنمایەکانی منانە بن من هەر شتە باشەکانیان فێرکەم و ئەو نەتوانێت جێبەجێکە لەوانەیە تاگلایانە ئیشەکرێت لەلایەن ڕاهێنەرەوە بۆیە پێتەڵم بەدەستێ چەپڵە لێ ناری ینی تەکمیلی یەکتریە ڕاهێنەر و یاریزانە بێت تەواوکەری یەکتری بن ینی ئەبێ ڕاهێنەریش ئەو شتە تازانی کە لە جیهانی تۆپێنایە ڕۆژ بە ڕۆژ چۆنەڵی متابعی بکات و خۆی بەرەو پێشەوە بەرێ لە بەروی بتوانێت ئەوانی کە وەری ئەگرێ بیگەێنێت بە یاریزانەکانی خۆی. باشە کاک ڕزگار دەوترێت کە لە تیپەکەی ڕزگار عەلیدا زیاتر پشت بە یاریزانەکانی قەزا و ناحیەکان دەبەسترێت. ئایا ئەمە هۆکارە بۆ کەمبوونەوە لە کەمبوونەوەی یاریزانان لە شاری سلێمانیدا یاخود هۆکارەکەی خۆی هەر ئەوەیە کە یاریزانی ئازبەرز لە شاری سلێمانیدا کەم بۆتەوە؟ بەڵێ من ئەوە 2-3 ساڵ ئەو پرسیارە لە من نەکرێت بەس بیرمان نەچێت ینی لە لای من یاریزانی قەزا و ناحیە بێ یاریزانی شاری هەولێر بێت دهۆک بێ من مهمەتی پێک بێنم مهم ئەوەی کە من ئەمێ ئەو یاریزانەی لەبەردەستمای ئەوەی منەمێ جێبەجێکە ئەوانە بێ ئیتر یاریزانی هەر شوێنە بێ من لە ئاستی یاریزانی ناو شاری سلێمانی کەم ناکەمەوە ینی پێت بڵێم ئەم ساڵ تیپەکەمان کە توانێتی بێ بە پاڵەوانی خولی نایبی کوردستان لە چاو پاروپێرارە زیاتر یاریزانی ناو شاری سلێمانیمان لەگەڵا بوو ئەمە خاڵێکی تر لەوانەیە هەر من لەوانەیە 2-3 ساڵ نەمەوە پێش ئەمەیان بە من وتبێ بەس ئێستا زۆربەی یانەکانیش لەگەڵ ڕێز بە زۆربەی یانەکانی شاری سلێمانیش ئێستا ئەوانیش هەمووی زۆری یاریزانی قەزا و ناحیە ئەمە خاڵی دوم خاڵی سێمن من یاریزان لە لاوانی یانەکەی خۆم وەرەگرم باشە لاوانیانەکەی خۆم لە تازە پێکەشتوانی یانەکەی خۆی وەرەگرێ سیر ئەەکەی ئەمانە ئێستا لاوانی یانەکانی شاری سلێمانیشتی نادیەکانی ئەوانیش ئەتیمادیانە سەر یاریزانی
دەروی شاری سلێمانی بڵین قەزا و ناحەکان یعنی ئێستا وای لێ هاتووە زۆرترین یاری کەوتۆتە زۆرترین یاریزان کەوتۆتە ئەو مەنتیقانی قەزا و ناحەکان لە بەروی بەڕاستی لە ڕووی هاندەرەکانیانەوە سەیرکە ینی تۆ سەیری من نمونەت بووێنەوە سەیری ینی سەیسایەخکە ئەو هەموو هاندەرەی هەیە سەیری ینی شیروانەکە سەیریانی دەربەنی خان کە سەیریانەکانی ترکە ئەوانەی کە هاندەریان هەیە ئەم هاندەرانە یعنی وای لێ تۆپی پێی لای خۆشەویست دەبێت کە تۆپی پێی لای خۆشەویست بوو زیاتر ئیحتیمام بەوە ئەیرێت و خەڵکەکە حەزی لێ بێت و کە حەزیشت لێ بوو لە 100% یاریزانێکی باشت لێ دەرەچێت. ڕاستە کاک ڕزگار ئەگەر پرسیاری ئەوە لێ بکەم باشترین یاریزان و ڕاهێنەری ئەم وەرزەی خولی ناوی کوردستان هەڵبژێریت کێ هەڵبژێریت کە ئەمەوێ بەناو پێمان بڵێیت؟ من لەوانەیە تۆزێ ئەو پرسیارە تۆزێ قورس بێ بەلامەوە من یاریزانەکان ئەگەر باشترین یاریزان هەڵبژێرێت لەوانەیە لە تیپەکەی ئێمە باشترین یاریزان بێت لە لای من هەر هەمووشیان باشترینن ئەگەر باشترین نەبووایە لە 100% نەمانەتوانی ئەو پاڵەوانێتە بەدەستبێنین ڕاهێنەرەکانیش هەر یەکە و لەوانەیە چۆنەڵی لە فترەیەکە زۆر باش بوو بێ لە فترەیەکە مەسەلەن ئەنجامەکانی خراپ بوو بێ بەس بەگشتی ینی ئەو ڕاهێنەرانی ئەمساڵ کە سەرپەرشتی تیپەکانیان کردووە لە خولی ناوی کوردستان هەمووی لە ئاسی پێویستە بووە. ینی بۆمان دیاری ناکەیت کە پرسیارێکی قورسەوە. باشە کاک باکۆ ئەگەر هەمان پرسیار لە جەنابەت بکەم تۆکو یاریزان لەم خۆلەدا کە بەشداریت کردووە چ ڕاهێنەرێک یاخود یاریزانێک بە شایستەی باشترین یاریزان و ڕاهێنەری ئەم وەرزەی خولی ناوی کوردستان زانی؟ بەڕاستی ئەوە پرسیاری قورسە بەس من وەکو ڕێی شخصی خۆم جواب بەمەوانەیە ناکرێت مدەڕیبێک ببێ باشتی مدەڕیبی خولی کوردستان لە ڕیزبەندی خوارەوە بێ بەتایبەت ئەبێ باشترین ڕاهێنەر دیاری بکەی ئەبێ لە پلەکانی پێشەوەی ڕیزبەندێکە بێت ئەگەر وەکو ڕێی شخصی خۆم بێت کاپتن ڕزگا وەکو باشترین ڕاهێنەر دیاریەکەم و ڕازگۆژ وەکو باشترین یاریزانی خولی کوردستان دیارەکە بچونکە یەکێ بوو لە سەرکردەکان لە دوای کاپتن ڕزگا لە ساحەکەیە ڕۆڵێکی گەورەی بینی لە بوون بە پاڵەوانمان خولی کوردستان. باشە کاک باکۆ وەکو باز دەکرێت بەهۆی ئەو ئاستە بەرزەی کە لە خولی ناوی کوردستاندا پێشکەش کردووە پێشبینی دەکرێت کە بۆ وەرزی داهاتوو لە خولی عێراق یاری بکەیت ئایا هیچ بیرت لەوە کردوێتەوە کە چیتەیانەیەک لە خولی ناوی عێراق یاری بکەیت یاخۆت یاریزانەکانتان کاتیەوە نەهاتووە کە بەشداری لە خولی عێراقیەکاندا بکەن و لەوێ توانەکانی خۆیان بەرجەستە بکەن؟ ڕاستە وەڵا هەموو یاریزانێکی کوردستان تمۆحیە بگاتەوە خولی عێراقی و لە خولی عێراقی یاری بکات بەس تا ئێستا من وەکو خۆم هیچ شتێکمدانە ناوە چاوەڕێی سیروانی نوێەکەین بزانین ئەگە بەشداری خولی پلەیشی عێراقی بکات یاریوانی سیروانی نوێەکەین ئەگە بەشداریشی نەکرد بزانین ئینشەڵڵا تا ساڵێکە چێ بێ پشت بەخوای گەورە. زۆر باشە کاک ڕزگار ئەگەر پێمان بڵێیت نیازت هەیە کە لە ڕاهێنەرایەتی بەردەوام بیت یاخود لە داهاتوودا وەکو لایەنی ئیداری بەردەوامە بیت؟ من تا ئێستا بڕیاری ئەوەم نێوە مەسەلە ڕاهێنەرایەتی یا بەردەوامە بم یا بەردەوام نابم باشە چکەم پێم وتم دوو ڕۆژی ماوە بەس ئەگەر بەردەوام بم لە ژیانی وەرشیە ئەو کاتی کە ماومە لە سیروانی نوێیتر ئەگەر کاری ڕاهێنەرایەتیش نەکەم لەوانەیە وەکو ئیداریەوە یان وەکو دەستی کارژێری لەگەڵ یانەکەمە بەردەوام بم بەس وەکو ئێستا تا ئێستا هیچ بڕیارێکم نایەوە چاوەڕێی ئەم شتانە هەمووی پێ علاقی بەسەر دەستی کارژێڕیەوە و من خۆشم وەکو تا ئەم دەقێ هیچ بڕیارێکم نایەوە کە ئایا کاری ڕاهێنەرایەتی وازی لێنم یا ئەمیانمەوەی تر جاربات تۆزی سراحەتکەین و ئەو کاتە بیری لێکەین. زۆر باشە